ئامانج غازی لەگەڵ ئێوەی خۆشەویستدام ئەمڕۆ لەم هەڵمەتەدا کە بە هەمومان هاوکاری یەکتر بین و بە تایبەتی هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بین بۆ تێپەڕاندنی ئەم دۆخەنا لەبارەی کە ئێستا هاتۆتە ئاراوە لە کوردستاندا بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە و داوا لە ئێوەی خۆشەویست دەکەم کە پابەندی هەموو ڕێنمایەکانی تەندروستی بین و پابەندی هەموو ئەو ڕێنمایە نابین کە لەلایەن حکوومەتەوە دەردەچێ و هاوکاری یەکتر بکەین و هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بکەین لەم هەڵمەتەدا بۆی بتوانین وەکو باسمان کرد ئەم دۆخەنا لەبارە تێپەڕێن و بگەڕێنەوە نێو ژیانی ئاسایی ئێوەی خۆشەویستیش لەگەڵماندا پابەند بوونی خۆتان بەم بوارەدا دووپات بکەنەوە. ئەمڕۆژی ساڵی تازە نەورۆزە هاتەوە، جەژنێکی بۆنی کووردا بخۆشی و بەهاتەوە. ئەز و نەرمەندا تێدار محمود باژارێ دهۆکا ڕەنگیر و نشیمە پشتەوانی گەرم و خۆش دەستخۆشێ لە هەرێما کوردستانی دکم براسیش بۆ vê ڤایرۆسا کۆرۆنا گو ئەف بریاردانش بۆ ملەتی me پاراسی بێ سلامەتی بێ. ئەز هێوی دیکم دەخوازێ دکم گو ئەف پێک بە هەمی ڤان ڕێنمایên حکوومەتê pêk vebînin û cî bikin. Rastî ev yani ڤایرۆsa henî henek pêr nabe gelek kesan xwe ji dest dane hemî alemê de. من ڕێژان حەسەن نووسەر و موزیسیان خۆشحاڵم لێرەوە پایانی خۆم بگێنم بۆی کە هەمومان هاوکار بین بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخەی کە کوردستان و ناوچەکە و جیهانی گرتوتەوە. هاوکاری دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بە جێبەجێکردنی ڕێنمایەکان بەوە بتوانین ئەم بارودۆخەی هەرێمی کوردستان تێپەڕێنین بە هێوای سەلامەتی بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان بە شێوەیەکی گشتی.